ئەمڕۆ ڕۆژی جیهانی پەیوەندیەکان تا چەند بۆتەوەی کاراسانی بۆ مرۆڤەکان بکە کابینی لە هەموو جیهانە ساڵ بە ساڵ تەکنەلۆژیا بابەتێکی زۆر گرنگە لە پەیوەندیەکانە و کار ئاسانی بۆ مرۆڤەکانەکە و ڕێگا درێژەکانی بۆ کورتکردوینەتەوە بەڵام ئەمەش دوو لایەنەیە لایانی ئەرێنی هەیە کە ئێمەتوانین سوودی لێ ببینین لەوەی کە پەیوەندیەکانمان لە کار و پیشە و پەیوەندی کۆمەڵایەتەکانمانە بۆمان نزیکاتەوە هەندێک جاریش کۆمەڵی زیانی هەیە کە ئێمە چۆن خۆمان لەو زیانانەی دوور بخەینەوە و ئایا لەناو کۆمەلگای ئێمەیە ئەو سیستەمانەی کە کاری پێەکەین ئایا سیستەمی چییە و ئایا ئەو پێشکەوتنانەی کە لە وڵاتە پێشکەوتەکان هەیە ئەو سیستەمەی ئەوان چییە ئەو سیستەمەی ئێمە هەمانە چۆن بتوانین بە شێوازێکی ئەرێنی کاری پێ بکەین و خۆی لە چیا بینێتەوە بەشە جیاوازەکانی چییە و چۆن توانیمانە ئێمە هۆشیاریمان هەبێ کامیشە بۆ هەموو بابەتێ گرنگترین خاڵ هۆشیاریە چۆن ئەمە بەکارەهێنی ئەمە پرسیارەکەیە کەواتەی مە گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سالم قادر وەکو پسپۆڕی بواری گەهاندن کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای من میوانە مامۆستا زۆر بەخێر بێ بەهانی باش ڕۆژی نوێتان شپیرۆز هەر بابەتێک کە گرنگ بێ ڕۆژێکی جیهانی بۆ دانێن ڕۆژی جیهانی پەیوەندیەکان چۆن دیاریکرا و چۆن بۆ ئەوەی کە هەموو مرۆڤەکان لە جیهانە لە ڕێگەی پەیوەندیەکانەوە ئەتوانن ڕۆژانەی خۆیان بەڕێ بکەن پێشەکی منای خی گەور و میهرەبان ڕاستی من سپاسانەکەم بۆ ئەم دەرفەتە دوو هەم نقطە ئەوەی باسی بکەم ڕاستی ئێمە وەکو ئەندازیاران و ستافی ئەندازیاری گەیاندن وەکو مامۆستایان ڕاستی ئاگامان لە ڕۆژی گیانی جیهانی پەیوەندیەکان نییە تا ئێستا لابەرەوە ئەم داوای یعنی سوپاسانەکەین کە واوە بیری هێنانەوە کە ڕۆژێکی وا هەیە وەکو خۆمان سەرقاڵی ئیشی ڕۆژانین و ئاگامان ڕاستی لە ڕۆژێکی ئەوە تایبەت نییە بە بەشی گەیاندنەوە ئەرچی پەیوەندیەکان و زۆر سوپاسانەکەم دووبارە ڕاستی وەکو ئامێرەکانی گەیاندن تەکنۆلۆژیای گەیاندن ئەمڕۆ پێشکەوتنێکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە تەنانەت ینی ڕۆژ بە ڕۆژ تەکنۆلۆژیای تازە و سەردەم و لە کێبڕکەیەکی کۆمپانیەکانە بەرچاو ئەبینرێ کەواتە تۆ فریایی ناکەوی تا ئاشنابی بە تەکنۆلۆژیایەک یا بە تەکنیکێکی ئەوە شتێکی تازە و داهێنانێکی تازە لەو بوارە دەرچووە کە یعنی پێم وابێ کێبڕکەیەکی زۆر بەهێز هەیە لە نێوان کۆمپانیەکانەوە ئەمە ئەبینین لە بەشی لە بواری مۆبایلاتە کەواتە گیری لە گیرەکانی ئێستا لە گیری چوارەمایە 4Gەیە ئەو گیری پێنجەم ئێستا چۆتە بواری 5G چۆتە بواری جێبەجێکردنەوە و ئێستا لە چەندین وڵات نەمستەند ئەلۆنە کەواتە گیری پێنجەم لەگەڵ گیری چوار هەمە بەیەکۆ ئیشەکە لە داهاتوویەکی نزیکدا ئەبێت تەنها گیری چوارەم نامێنێت تەنها گیری پێنجەم بچێتە بواری ئیشکردنەوە و کۆمپانیەکان ئێستا کێبڕکەی ئەوان بۆ گیری شەشەمیش خۆ ئامادەکردنەکەن طبعا ئەو فاسیلیتیانە ئێستا لە بەردەسایە لە گیری پێنجەمە باوەڕ نەکراوە وەکو ئەوەیە تۆ ئەنجامدانی هەموو کارەکانتە لە دوورەوە بەبێ ئەوەی پێویست بکە بڕۆیتە شوێنی ئیشکردنەکەت لە مەجاری تەندروستیە دکتۆر ئەتوانێت لە ئەنجامدانی دوورترین نیشتەگەری لە ژیاتی ڕۆبۆتێک لەبەر ئەوە بۆ ئەو جیهازانە دیلەیەکەی ئەو نەکەمە لە 1 میلیسێکن کەمترە ئەتوانێت تۆ نیشتەگەرێکە ئەنجام بی بە هاوکاری ئەو ئەجیزەی ریمۆت سنسینگە کە بە ڕۆبۆتێک ئیش ئەکا بەبێ ئەوەی پێتۆ پێویستکە بڕۆی کەواتە لە مەجاری ئەندازیاری هەموو گشت و کاڵیە کە لە ئەندازیاری دروستکردنی ینی مانیفەکچەرین بە هەموو جۆرەکانیەوە تۆ ئەتوانی ئیشی لێ بکەیت تەنانەت ئەمڕۆ باوی ئەوەیە سمارت سیتیە هەموو شوێنەکان هەمووی بەیەکۆ ئەبەسرێتەوە بەیەکۆ باشە کەواتە ئێمە وەکو کۆمەڵگای خۆمان وەکوی کە ئەوەی کە ئێمە لە جیلیم 4Gین و ئێستا لە وڵاتە پێشکەوتەکان جیلی 5G بەکارێنن ئێستا لەم جیلی 4G ئێمە توانیمانە مامۆستا بە تەندروست بەکاری بێنین یعنی هۆشیاریەوەمان هەیە و ئەوەی کە بەکارێنین چینە و بوارانەی کە زیاتر بەکارەهێنرێ لەلایەن هاوڵاتیانەوە ئێمە باسی ئەوە بکەین 4G چیمان بۆ دابینەکە تۆ 4G ئێستا پێم وابێ جیهان هەمووی ئێستا وەکو گوندێکی بشکۆلی لێ هاتووە تۆ دقە بە دقە لەحظە بە لەحظە هەموو زانیاریەکان و هەموو ڕووداوەکانی جیهان لە بەردەستایە
کەواتە تۆ تەنها ئەو پێم باس کردی ئەو شتانە لە فۆرجیا تۆ توانی ڤیدیۆ کۆنفرانسینگ ئەنجام بی ئۆنلاین گەیمینگ کە هەموو مناڵان و یعنی گەنجانیش بە ئەتوانن بەکاری بێنە ئەتوانی تۆ ینی کۆنێکتی بە خەتێکی ئەنتەرنێتی خێراوە کە ئەتوانی داونلۆد ئەپلۆدی هەموو ئیشەکانی پێ بکەیت و ئەتوانی کێشەیەک نەبێ کەواتە هەموو فاسیلێتەکان لە بەردەسایە بۆ ئەنجامدانی هەموو کارەکانت کە تۆ ئێستا جاران بۆ کۆنفرانسێک ئەبێت تۆ پێشوەخت سەفرت بکردای ئەمە ئێستا توانی ئەنجامدانی کۆنفرانسەکە هەرکێ لە ژووری لە ماڵی خۆیەوە ئەنجام بە کەواتە ڤیدیۆ کۆنفرانسینگ و ئەمانە یەکێکە لە فاسیلێتەکان کە توانێتی 4G دابینی بکە بۆ نمونە ئێستا ئەو خەتێکی ئەنتەرنێتی خێرا هەیە ئەتوانی تۆ هیچ کێشەیەکیت بۆ دروست نابێ و کۆنێکتە بیتە لە دوورترین شوێنی جیهانەوە لە ڕێگای سەتەلایت کۆمونیکیشنەوە ئەتوانی تۆ کۆنێکت ببیت کەواتە تەنهات لە 4G ئێمە ئیشی ریل لایف ناتوانانی ئەنجام بین من تۆ ئێستا گفتوگۆیەکی ریل لایف ئەەکەین ئایا ئەمە لە ریل لایفە دیلەیەکانمان احتیمالە لە 10 ملی سەکن 4G دیلەی هەیە لە سیگنەڵی کە ئەینی هەتا ئەگاتەوە ڕسیڤەر 10 ملی سەکند دیلەی تایەکەواتە ئەم 10 ملی سەکندا ناتوانانی ئەنجامدانی ئیشی ریل لایف ئەنجام بە بۆ نمونە لێخوڕینی سیارە لێخوڕینی سیارە کە تا ئەو سێنسەرە کەوێتە ئیش و بڕیارەکەی بۆ ئێتەوە ئەنجامی بە پێویستی بە ئەبێت لە 1 ملی سەکند کەمتر بێت کەواتە 1 ملی سەکند ئەوان لە توانای 4G نییە ئەپلیکیشنی ئۆنلاین ئەپلیکیشن وەکو بۆ نمونە ڕۆبۆتیک ینی لێخوڕینی سیارەی زیرەک و چەند هاشتی تر کە بە خێرایەکەی پێویستی دیلەی ئەبێ خاڵێکی تر دووهەم تۆ ئەوەیە بڕێ لە 4G لەگەڵ 5G دیسنترایز کراوە 5G کەواتە تۆ شوێنی زانیاریەکانت لە یەک شوێن تەنها نابێت ئەو شوێنە دا ئەبەش ئەبێتە بۆ هەموو شوێنەکان کەواتە بۆ دیلەی بۆ گواستنەوەی ناردن و وەرگرتنی زانیاریەکان لە شوێنی خۆیان بێت لۆکەڵی هەبێت ئەوە ئەبێتە هۆی ئەوە دیلەیەکە تقریبا لە 1 ملی سەکند کەمتر بێ و هەموو ئەو ئیشانەی کە بە ئۆنلاین ئەنجامەدرێت لە 5G دەستە بەرە زۆر باشە بە شێوازێکی زانستی ئەگەر بینە سەر ئەوەی کە من لە دەستپێکەکەشا باسیۆم کرد ڕاستە پەیوەندیەکانمان بۆ نزیکە کاتەوە ئەم ئامێرە تەکنەلۆژیانە بەڵام هەندێک لایەنی نەرێنیشی هەیە مامەسا ئێوە وەکو ناوەندە ئاکادمیەکان لەگەڵ هاوڕێکانتانە کە لەم بوارەیە کارەکەن لایەنە نەریەکانی چێ بینێتەوە لەناو کۆمەڵگە خۆی زیاتر چێ بۆ هیچ کە زۆر جاڵین بە چی خراپە لای بین چی باشە بینە بەردەست ئەکید هەموو تەکنۆلۆژیایەک دووجەم سەریە لایەنی باشەی هەیە و لایەنی خراپە هەیە ڕاستی ئەوە ئەکەوێتە سەر کۆمەڵگا خۆی لایەنە پەیوەندیدارەکان میدیا هەوڵدانی جەمسەریە تۆ ئەو ئامێرە ئەتوانی بەکاری بێنی بۆ ئیشی چاکەوە ئەتوانی ئیشی بەکاری بێنی بۆ ئیشی خراپە دوو وای لێی کردوون ڕاستی تۆ مۆبایلەکە لە دنیای کۆمەڵاتی دووری خستنەوە جاتی تۆ ئەوەی سەردانی هاوڕێ و برادر بکەیت و بە ژیانێکی خۆی ژیان یا ئینسان بوونەوەرێکی کۆمەڵایەتیە سروشتی وایە ژیان کۆمەڵایەتێکی خۆشەتی کۆمەلگای خۆش کۆمەلگای خۆمان ژیانی خۆشی کۆمەلگای خۆمان کۆمەڵایەتەکەیتی ئەوەی لێ دەربکە تۆ هەرکێ لە شوێنی خۆی و خەریکی مۆبایلێک بێ و وای لێ هاتووە ڕاستی ئێستا ئەبێ ینی فۆکەس بخرێتە سەر ئەو بوارە کە تەنها بەکاربێنی ینی کەم بکرێتەوە من ئەیکی خۆم ڕاستی لە ژووری میێوانە تەلەڤیزیۆنم دانەناوە بۆ ڕاستی تۆ میێوانێکی یە بۆ ماڵ من کە سعاتێکە ئەی باشە تەلەڤیزیۆنەکە خۆشی تەلەڤیزیۆنی هەیە با لە ماڵی خۆی سێری ئەی لە ماڵی خۆی سێریکە کەواتە وای لێ هاتووە ینی تەمەڵی وای لێمان کردو هەرکێ لە ژوورەکانی خۆم باوەڕەکەی جاربات لە بانکەکەم سەرێکی خێزانەکرد لە ژووری خۆیەوە وەرە وڵا ئیشی پێ فلانشتکە و بەنامەیە و ئەمە ڕاستی ئەم تەکنۆلۆژیە وای لێ کردووە خەڵکی تەمەڵ کردووە حرەکەی لێ بڕیوین هەرکێ لە شوێنی خۆیان و تەنها بۆ پرسێک سەرخۆشیەک بۆ هاتو شوێی خزم و کەسانێک تەنها وڵا کاکە نامەیەک و چۆن باشن و
ئەیکاکە تۆ تەنها جوڵەمان کەم بووەتەوە زیانەکەی ئەوەیە ڕاستی ئینسان لە جوڵە کەوتوین ڕاستە یعنی بازارێکی بەسیت ئەگەر سیارێک سوچ سیارەکە بەدەستۆ نەبێ و ئازانی شتێک لێون بووە ناتوانانی بە پێ بڕۆی ئەوە زیاتر ڕاستی یعنی من پێ بۆی ئەچم ئێستا وای لێ کردوون لە خەڵکی ڕاستە هەموو ئەمرازەکانی پەیوەندی لە بەردەستایە بەس لە ناحیەی سۆزداری ئەمانە لە خەڵک لەیەکی تۆزێ دووری خستەوە دوو وای لێ کردوون تەمەڵی کردوین فیزیکەڵی حرەکەمان کەمترە جوڵەمان کەمترە ئەوانەشە ئەو لا نازار جگە لەوەی شێتر تۆ خەڵکی تریشەیە بۆ بوارێکی تر ئەتوانێت بەکاری بێنێ و ئەو هەراسانکردنی خەڵکو ینی ئەمە هەموو جۆرێکی پێ ئەکرێ و ئیتر ئەمە هۆشیاری کۆمەلگا ڕاستی دەورەبینیە لە بوارە ئەوە بەجێهێشتنی ساڵی ڕابردوو ئیتر دو ساتەکان یەکێ لە فۆتۆگرافەرەکان کۆمەڵێ وێنەی بڵاو کرد بۆ لە کاونتی خۆی و لەسەر ئەو بابەتەی تۆ وێنەی و خێزانانەی 6 کەسن بەردەوام دانیشتون تەلەڤیزۆنەکەش ئیشەکات هەر هەمویان مۆبایلیان پێە تەنانەت نەڵە بچووکەکەش ئایپاتی پێ ینی هیچ کەسی سێری کەس ناکە ینی وازاڵ بۆ بەسەرمانە کە ئەو پەیوەندیانت تەنانەت لە چوارچێی خێزانەکانیشمانە پەیوەندیەکە نەماوە بە هیوای ئەوەی کامە نەبێتە گرفتێ بۆ ژیانمان مامۆسابێ لەسەر لایانی کوالێتی ینی ئەو ئامێرانی ساڵانە لە کۆمپانیا گەورەکانەوە دەرەچێت کەیەتە ناو کۆمەلگای ئێمە پێی ئاشنابین ئەو کوالێتێ باشەی هەیە کە لە وڵاتە پێشکەوتەکانە هەماشیەوە بەکارێنن یاخو دیوێکی کۆپی بۆ ئێمانێرن کە لەوانەیە بۆ ماوەیەکی کاتی بێت و بەڵام لە ڕووی نرخەوە تۆزێ کەمتر بێت پێم وابێ ئێستا کوالەتەکان هەمان کوالەتیە هەمان ئەو ئایفۆنە لە بەردەستی من و تۆیە هەر هەمان ئایفۆنێکە لە بەردەستی وڵاتێکی ئۆروپی و ئەمانەیە تەنانەت ئەبێت احتیمالی هەیە لە نسبی دانانی ئەو تەوەرانەیە لە تەوەرە یعنی لە وڵاتە ئۆروپیەکانە کە نابینی تەوەرێکی بەرز هەبێت تەنانەت بەرزترین تەوەرەکان لە ئاستی ماڵەکانایە لێرە طبعاً بۆ ئەگەر هاتو تەوەرێک دانان ناوچەیەکی فراوانتر ئەگرێتەوە کەواتە سێڵەکە گەورەترە بێ ئەگەر هاتو ئەو سێڵانە بچووک بکرێتەوە کەواتە ژماری تەوەرەکان ئەبێ زیاتر دانێ تێچۆکی احتیمالە زیاتر بێ لەبەر ئەوان یعنی ئەوە ریگولیشنی حکومەتە ئەتوانێت ئەوانە دەستنیشان بکە ئایا تۆ بەچی شێوازێک ئەو کۆمپانیانە کار بکەن لایسنسیان ئەداتێ و لە چی ڕێنجەکە تەمان ڕێنجەکان دیاریکراوە حکومەتەوە ریسۆرس و حکومەت ئیفرۆشە ساڵانە پارێکی دەستکەوتێکی باشەوەکو زۆر کات مامۆستا گرفتی ئەومانێت هەمومان وڵاتیان بەگشتی لە دام و دەستگاکانە بیان لە ماڵەکانی خۆوانە بێ یاخو لە مۆبایلەکەی کە ڕۆژانە بەدەستمانێت سیستەمی تۆڕی ئەنتەرنێت کە چەندین کۆمپانیا هەیە بە چەندین شێواز ئەم تۆڕی بڵاو کردوتۆ لە نێو هاوڵاتیانە ئەڵێن ئەم سیستەمانە خاون ئەم سیستەمانە زۆر کاری پێ ناکرێ ئایا کوالێتیان باش نییە یاخود شەبکاتیان باش نییە بەڵام کاچیتە وڵاتی ئەوروپی هەل لە ڕێگەی سیمکارتەکە تۆ توانیت چەندین کاری پێنجام بێت بۆ ئایپادەکەت بۆ لاپتۆپەکەت پێم وابێ ئێستا لە خولای خۆمانە لە زۆربەی شوێنەکانە فایبەر ئۆپتیک هەیە کە فایبەر ئۆپتیک خێراترین تەکنیکی گەیاندینە خێرایەکەی بە تێرە هێرتز بە تێرە هێرتزە ئەو خێراییە یعنی بۆ بەلایەنی کەمەوە 10 ساڵ 20 ساڵی داهاتووش هەموو ئەپلیکیشنەکانی هەموو بوارەکان دەستەبەرەکە کەواتە ئەم وەکو فایبەر ئۆپتیک ئەمە ئەگەر هاتو ئەو شوێنانە دابین بکرێ بۆ ئەپلیکیشنانە کە ئێمە ئێستا تۆڕی عێراق پێم وابێ لە بەسرەوە کۆنێکتین لە باشماخۆ کۆنێکتین لە تورکیاش لە سێلایەوە ئێمە بە تۆڕی جیهانی فایبەر ئۆپتیک کۆنێکتین کە ڕەبتی وڵاتانی کەنداو ئەکا بە ئەوروپا و ڕەبتێکاتە بە ئەفریقا تەنانەت بە ئەمریکای لاتین و ئەمریکایشەوە ئەمە تۆڕێکی جیهانیە و هەمووی وڵاتانی کۆنێکت کرۆ بە یەک و خێراترین تۆڕی سەردەمی ئەنتەرنێتە ئیتر ئەمێنێتەوە جاروبار ئەبێنێتەوە ئەو کۆمپانیای هەیە لە باندێکی یا باندودێکی دیاریکراوە کڕێ لە ئەوان احتیمالە ئامێرەکان و شوێنی دانانی جیازەکانیان بەو خواستن نەبێ بکرێتە شوێنێک پێوترێت دێت زۆنیان شوێنێکی مردوو لە بەربەستێکی شاخێک یا بنایەکی بەرزبەری بکەوە ئینتەرنێتەکە خاو بێتەوە ئەگە خاستن وایەرلس بێت ئەوانە کێشە هەیە بەس ئەوانەی بۆ ماڵان ڕۆشتووە و بە وایەرە مەقسەدم وایەری فایبەر ئۆپتیک
پێم وابێ ینی ئێستا ئەوە ئەپدەیتی تەکنۆلۆژیایە. بە هیوای گەشەی نەبێت. دوایین پرسیاری من ناوەندە ئەکادمیەکان مامۆستا تا چەند گرنگە کادر پێ بکەێنێ لە بواری گەیاندن لە بواری پەیوەندیەکان لەبەرەوەی ماسانی ساڵ بە ساڵ تەکنەلۆژیا لە ئەپدەیتایە لە پێشکەوتنایە ئامێری تازەیەتە بەردەست بۆیە لە ناو کۆمەڵگای خۆشمانە بتوانین کادری باشمانە بێ بەڵام بە ئەکادمی بۆی کە لەم بوارەیە کار بکات. بە خۆشحاڵیوە بەشی گەیاندن ئەندازیاری گەیاندن لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پێم وابێت تاکە بەشی ئەندازیاری گەیاندن کە ئەندازیاری لێهاتوو لە بواری ئەندازیاری گەیاندنە پێکێنێ و لە ساڵی 2008 بۆ 2009 خوێندکارانی خولی دەرچوونی هەیە ساڵانە و ئێستا بە خۆشحاڵیوە زۆربەی زۆری ئەو کارمەندانی و ئەندازیارن لە هەموو لە مۆبایلات کۆمونیکیشن لە کۆمپانیەکانی مۆبایلاتە یا لە بواری ئەنتەرنێتە یا لە بواری ئایتیا نێتوەرکینگ و ئەمانە هەمووی کادری خۆمانون و لێ هاتوون. جگە لەوەیشە ئێمە چەند ساڵێکە بە هۆڵی سەرۆکاتی زانکۆ هەڵدرا پەیوەندیەکی بتەومان هەیە لەگەڵ بەرزترین ئەو کۆمپانیا کە مەتەن هەواوی ئێستا سنتەرێکی ڕاهێنان و فێرکردن و مەشقکردن و تەنانەت پێدانی لایسنس و تاقیکردنەوەی تیا ئەندرێ لە کەمپسی چوارچرا کە ئەوە ئێستا هەموو خوێندکارێک ئەتوانێت لەوێ ئەکسس بێت و ئاشنا بێ بە سەردەمترین زانیاریەکان کە ئێستا خۆمان هەموو ئاگدارین هەواوی یەکێکە لە کێبڕکێ باشەکانی لە بواری تەکنۆلۆژیا کە ئێستا 5G جێبەجێ کردووە و لە هەوڵی 6G شایە کە گەورەترین کۆمپانیایە جگە لەوەیشە بەم زوانە وەکو خەبەرێکی تازەش سەرۆکاتی زانکۆ بە هەوڵیدان لەگەڵ گەورەترین کۆمپانیای سیسکۆی ئەمریکی لە هەوڵی ئەوان لابێکی پێشکەوتو تازە بێنن بۆ بەشی دازیاری گەیاندن لە کەمپسی چوارچرا بەڕاستی ئەو هەوڵانە کە ئەبێتە ئەوەی خوێندکار هیچ گلەیەک و هیچ بیانوویەکی نامێنێت کە من دواکەوتوم لە جیهانی سەردەم چونکە ئەو کۆمپانیانە ئەو تەکنۆلۆژیایی کە ئەو لاپانە دەستەبەرەکەن ئەپدەیتی زانیاریەکانە ئەگەر تۆ لە منهاجەکانی ئێمە شتێکی دواکەوتون هەبێت پێش نەکەوتو بین کە فەرمو ئەوە لابێکی پێشکەوتو هەوڵی خۆ بەو زانیارەکان وەربگرە و تەنانە سرتیفیکیشنیشی ئێنێ ئەتوانی تۆ باشترین سرتیفیکیشن ئاشنابیتەوە و جێی خۆ بکەیتەوە لەو بوارە بە هیوایەوەی کە ئەو سیستەمە نوێیانە بتوانین لە ڕێگەی ناوەندە ئاکادمیەکانەوە بێتە ناو کۆمەڵگا و کادری باشمانە بێت دووبارە سپاس بۆ تۆ مامۆستا سپاس بەخێر بێت